ڕۆژیهێنی زیاتر لە 61 ملیۆن ئێرانی دەتوانن بچنە سەر سندوقەکانی دەنگدان و لە نزیکەی 59,000 بنکە دەنگ بدەن و 290 ئەندامی ئەنجومەنی شورا بۆ ماوەی 4 ساڵ هەڵبژێرن. هاوکات ئەندامانی ئەنجومەنی شارەزایانیش هەڵدەبژێردرێن. دەستەیەکە و پێکهاتووە لە 88 پیاوی ئاینی و بۆ ماوەی 8 ساڵ لەو ئەنجومەنەدا دەبنە ئەندام، دەتوانن ڕێبەری باڵای تازەش دیاری بکەن. بە ژێرەی ئاژانسی فرانس پرێس شارەزایان پێشبینی دەکەن ڕێژەی بایکۆتی ئەو دەنگدانە لە 150 بەرزتر بێت، چونکە هەڵبژاردنەکان تارمای جەنگی غەزەی نێوان حەماس ئیسرائیل و خۆپیشاندانەکانی دوای کوشتنی ژینا ئەمینی و قەیرانی توندی ئابووریان بەسەرەوەیە. ئەمە جگە لە خراپی بژێوی ئێرانەکان و هەڵ ئاوسانی ئابووری بە ڕێژەی لە 150 لە هەڵبژاردننی پەرلەمانی ساڵی 2020دا کەمترین ڕێژەی بەشداریکردن تۆمارکرا و لە 142.57 بوو. لە تاران تەنها لە 126 خەڵک بەشداریان کرد. لە ساڵ 1970 ئەو ڕێژە نزمە تۆمار نەکرابوو. بەڵام فرانس پرێس دەڵێت بە ژێرەی ڕاپرسیەکان پێشبینی دەکرێت شۆڕشی ژن ژیان ئازادی ڕێژەی بەشداریکردنەکە نزمتر بکاتەوە. محەممەد خاتەمی ڕێبەری بزودنەوەی ڕیفۆرم خواست کە ساڵانی 1997 بۆ ساڵی 2005 سەرۆک کۆماری ئێران بووە. بەداخە بۆ ئەوەی ئێران زۆر دوورە لە هەڵبژاردنێکی ئازادانە. ڕۆژنامەی هەممیهانی ڕیفۆرم خواست ڕۆژی سێشەمە بە مانشێتی کەشوهەوای سیاسی بەسە هەوڵبەندان ماوەتەوە، بار و دۆخە سیاسەکەی پێش هەڵبژاردننی وێ ناکرد. لای خۆی و ڕۆژنامەی ڤەتەن ئیمروزی محافیزکاران ستایشی خەڵکی کرد بۆ بەدەمەوچوونی هەڵبژاردنەکە، بە تایبەتی لە ناوچە لادێنشینەکان. ئەنجومەنی پارێزەرانی ئێران 15200 کاندیدی بۆ هەڵبژاردننی پەرلەمان پەسەند کردووە، زیاتر لە 30,000 کاندیدی دیکەشی بۆ ئەو هەڵبژاردنە دوور خستوتەوە کە لە نێوانیاندا کەسانی وەک حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری پێشووی ئێرانی تێدایە کە کەسایەتیشی میانڕەوە. بە ژێرەی راپۆرتەکەی فرانس پرێس پێشبینی دەکرێت لەم هەڵبژاردنانەدا بە شێوەی بەرچاو پاشەکشەی ڕێفۆرم خوازان و میوانڕەوەکان بەدی بکرێت. لە بەرامبەریشدا توندڕەوان و محافزکاران کە لە ساڵی 2021ەوە دوای هەڵبژاردننی ئیبراهیم ڕەئیسی وەک سەرۆک کۆمار هەموو دەسەڵاتەکانیان بەدەستەوەیە براوەی هەڵبژاردنەکان بن. ئەمە جگەلەوەی ئەگەرێکیش هەیە لە ماوەی 8 ساڵی داهاتوودا براوەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی شارەزایان لە ئەگەری گیان لەدەستدانی جێگرەوەیەک بۆ عەلی خامنەئی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی دیاری بکەن. بەو پێی ڕێبەرەکە 2 مانگی دیکە تەمەنی دەبێتە 85 ساڵ. صورت و محیط زندگی